هر کس هر ئینسانێکی بە شەرەف و ئازادی خواست کە چەکی پێ هەڵدەگیرێ دەبێت دەست براتە چەک و دیفاع لە ناموس و شەرەفی خۆی و ئازادی وڵاتەکەی بکات بۆ ئامانجی بەرزی ئازادی شەرکردن و تەنانەت لەم ڕێگایەدا شەهید بوون بۆ هەر ئینسانێک کە دەیهەوێ ئازاد و سەربەرز بژی جێی شانازیە